دەستەکانت خۆش بێ زۆر بەخێر هاتی ئازیزان خۆشەویستان سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵین لە پرۆگرامی کینەی کورسات مەگەزین بێ ئەوەی خۆشەویستەگەین بۆ هیواین پرۆگرامی ئێوارێمان جێگای سوود و خۆشحاڵی هەموو لایەکتان بێ بێگومان ئەمڕۆ یەکێک لە لێکۆڵەر و یەکێک لە میوزیسیان و یەکێک لە ئاوازدانەرە زۆر چالاکەکانی ڕۆژهەڵاتی کوردستانمان لەگەڵە کە ئەویش زۆر بەڕێز فەرید ئیلهامیە کە لە چەند ڕۆژی پێشودا بنکەی ڕۆشنبیری گەلاوێژ کۆڕێک یاخود با بڵێن وەرکشۆپێکی توێژینەوە و با بڵێن میوزیکیان بۆ ساز کرد لە ژێرناوی دەربارەی تەنبور بێگومان زۆر بەڕێز فەرید ئیلهامی یەکێکە لە میوزیسیانە چالاکەکان چەندین ساڵە دەستی بە کاری هونەری کردووە و جگەلەوەی کە چەندین با بڵێن ئاواز و لێکۆڵینەوەی زۆر گرنگی هەیە وەکو دەرهێنەر کاری لە با بڵێن کاری دەرهێناری بۆ چەندین بەڵگە فیلمیش کردووە بێگومان بە دانانی ئاواز بۆ مامۆستا شەهرامی نازڕی دەستی پێ کردووە و نزیکەی 13 ساڵە لەو بوارەدا کارەکە ئەمڕۆ لەگەڵ ئێمە میوانمانە گفتوگۆی زیاترەکەین لەسەر ئەو وەرکشۆپە یاخود ئەو کۆڕێک کە لە شاری سلێمانی سازی کردبوو و لەگەڵ تەواوی بەرهەمەکانی تری بەخێر هاتی کاک فەرید زۆر سپاس. سەلاو دەرمەخستان سەرکار و بینەندەی لە عەزیزتان سپاس بۆ تۆ و هەمکاری لە گەرامی هەمە خزمەت دەستەکانە خۆش بێ زۆر سپاس. هۆکاری هاتنی تۆ یان هۆکاری سەفەرکردنی تۆ بۆ شاری سلێمانی چی لە پشتەوە بوو و زیاتر حەزەکەم باسی ئەو لێکۆڵینەوانەی خۆت دەربارەی با بڵێن ئامێری تەنبور و ئەو وەرکشۆپەی کە لێرە سازت کردبوو. بله سفرێکمە ئیدەفە داشتم ایجاره داشتم به سلیمانیت وستم با سر بێمە یەکێک و دووسەیلم کە وێرە زندگیەکە مامۆستا دێهلاقی کاگوران و خب نامی سفر آشنا بودیم و گرد دووسەیل عزیز کاسوران که ایشان دعوت کرد و زحمت ایشا و بنکەی گەڵاویش و او را برنامه داشتم و البته و
دعوتی ما و دعوت کاک مولا بەختیار بی و بنکەی گەڵاویش. زۆر باشە. ئەگەر باسێکی وەرکشۆپەکەم بۆ بکەیت، وەرکشۆپەکەی تۆ لە چی پێکات بوو و چۆن هەوڵتدا لە ڕێگەی ئەم وەرکشۆپەوە یاخود لە ڕێگەی لێکۆڵینەوە زانستیەکانی خۆتۆ زیاتر ئێمە ئامێری تەمبور بناسین؟ بله. و بنکەی گەڵاویش قسەیلی که کردیم، من صحبتی که داشتیم راجع به تمیره بی، تمیره که 1000 سال میراثداری بیه و توسط مردم کرد. تمیره یه قدمتی داره که خب ودید مردم کاکی یا یارسان ایسازه هر ازل بیه، هر روزی که انسان خلق بیه آیم و وجوداتیه. ولی به 1000 سال پیشتر ایسازه ای تمیره توسط شاهواشین لرستان و دوریل مختلف میراثداری بیه و ای فرهنگ حفظ بیه. صحبتی که و بنکەی گەڵاویش بی پیرامون تمیره بی و پیرامون ایسازه بی و فرهنگ ایسازه که و کوراتی الان یعنی تمیره معاصر امروز تمیره که هست دست ما، تمیره که هست دست گروهی مختلفی که جنن و کوراتی. بله. زۆر باشە. بێگومان من ئاماژەم با کەمێک لەو ئەزمونە گەورەی تۆ کرد بە تایبەتی ئەزمموی زانستیت و ئەو ئەزمونەی کە لە بواری میوزیکدا هەتا پێم خۆشت تۆزێک زیاتر تیشک بخەیتە سەر ئەو کۆنسەرتە گەورانەی کە کارت کردووەتیایە و بەشداری تیا کردووە یاخود بەرهەمەکانت زیاتر لە کێوە دەستت پێ کردووە، گرنگترین بەرهەمەکانت یاخود گرنگترین ساڵەکانی تۆ بۆ کارکردن؟ او جمله که سرکار فرمایش کردی خیلی زیاد بیارامه و من همیشه خواهم یه طلبه ازنم، یه شاگرد ازنم و تقریبا چون من تمیره بنام خاندانمان، خانوادهمان با پیرم با پیرم تا 800 سال پیشتر میراثدار تمیره بینه. یعنی میراثدار یعنی حفظ کردن ای تمیره نیشتنه که و بین بچو به نام دوریل مختلفی که بیه. منیش طبعا و خاطر یک و نام خانواده و دنیاتم که با پیرم سی ایاز و راویان مقام بیه و روایت کننده مقام بیه و ایشان یاد کردم تمیره و با پیرم و آلبومی که انجام دامه، کاری که انجام دامه هزاره تنبور که 183 قطعه و مقامل تمیره است که نزدیک و 1 سال تقریبا 1 روز در میان من لاستودیو بیمه را ضبط ای آلبومه که باشه که یه قسمتی که مقامل حقانیه، یه قسمتی که مقامل باستانیه و مجازی مقامل تمیره یعنی رپرتوار ای موسیقیه و یه قسمتیش ساخته معاصره که و نامو آلبوم بیشتر پژوهشی و تحقیقاتم و نامو آلبوم پخش کردم. کاری که وگرد ما مستا شهرام ناظری داشته مهره بیشتر 13 سال پیش بیه. اول شروع و در واقع اولین دیدار من و سر شاهنامه کردی بی که ضبطش بیه ولی خب متاسفانه شرایط پخش نویه تا ایسا پخش نویه به خاطر خب یه سری شرایطی که داشت کار پخش نوی. اول شاهنامه فارسیم پخش بی درفش کاویانی اول پخش بیه و صورت یه فیلم صوتی و تصویریه یعنی یک بخش صوت یه بخش تصویر ولی شاهنامه رستم و سهراب هم هنوز پخش نویه و 90 دقیقه کاره که آهنگساز بنده بیمه گروه فردوسی تمیری جنیه و همایون نصیری کوبهی جنیه و
فرنود الهامی، مهراب اسرافیلی، آرمان دکیش نوازنده تمیر جنینه به نام کاره. کاری لطریش انجام دادم من جمله مثلا یه اثر وگرد استاد صدیق تعریف که تنبور و ارکستر ولی هنوز پخش نویشه. خب به این مشکل کرونا، ویروس کرونا باعث بی که تمام کاریل گیر بخواه، یعنی پخش نو که او کار عرشق رفیعی تنظیم کردیه و بنده آهنگسازی کردم و اگر ارکستر بزرگ، ارکستر سمفونیکه تا تمیره که صدیق تعریف خوانی یک کار تریش که انجام دادم و گرد موسیقی فارسی البته و اشعار احمد شاملوه که کار احمد شاملو، سیروس شاملو دکلمه کرده ما خوانیم و البته و موسیقی متفاوته که کلارینت، پیانو شورانگیزه و گرد کوبه‌ای و کاری لطریش که بیه نامی 10 سال اخیره کار مستند انجام دادم. مستندی که انجام دادم یک مستندم و نام خونیاگران کوههای مقدسه که فستیوال مختلفی شرکت کرده. چیه؟ یک مستند تر و سر تنبور کردم هر و اسم تنبور، نام تنبوره که خب فرا اساتید کلنگ و نام مصاحبه بینه من جمله حسین علیزاده، استاد حسین علیزاده، استاد شهرام ناظری، کیخسروپور ناظری، استاد کیخسروپور ناظری و کسی اساتید تر و منطقیش خب اساتید یک و راویه‌ای که متاسفانه فوت بینه، مرحوم بینه و آنیشه فرا فیلم کردم و نامی سفره که داشتم البته سفر دفعه پیش دارم، دفعه قبلم یک فیلم سازیمه به نام سفر به سرزمین پدری که او بلغ فیلمەکانتە اما فیلمەکانە زۆر باشە باسی بەڵگە فیلمەکان و ئەزمموی تو ئەەکەم لە بواری فیلمی دکومنتاریە بەڵام پێم خۆشە گوێم لە بەرهەمێکی تر بێ بەڵام با دەنگیشی لەگەڵ بێ. بله چشم دەست خۆش. نهد سالگی من رزمم کردن ایران زمین چند رنجم بردن علی وی وی وی
دەستەکانت خۆش بێ زۆر سپاس پێم خۆشە زیاتر باسی ئەو لێکۆڵینەوانە بکەین کە دەربارەی ئامێری تەمبور کردوتە بێگومان زۆرێک لە لێکۆڵینەوەکانی تۆ زیاتر مەیدانی بووە بەشێکی زۆر لە ناوچە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان گەڕاویت مەبەستت لەم با بڵین گەڕانە بە ناوچە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چی بۆ ویستوتە بگەیتە چی؟ بله خب عرض کردم که تعمیر و لحاظ جغرافیا و لحاظ منطقه جغرافیایی شامل 4 قسمت بود یا پژوهشی خام یعنی تحقیقی منطقه خام چی ما گردیم و پیدا کردم مثلا و منطقه صحنه گوران که خب حوزه اصلی تعمیرن و ترکستان و لکستان این 4 حوزه داریم من این تحقیقاتی که انجام بیه و صحنه و گوران و ترکستان و لکستان باید آنالیز بود و نامی فرصت کم فرصت قصه کردن راجع بیانه قطعا نیه چون خب مقامیل صحنه مخصوص خواه تعمیر سازیل و کسی که تعمیر اسازن مخصوص خویانه گوران جور خوی سازه تعمیره گوران کاسه‌ای تعمیره صحنه بیشتر چمنیه ولی کاسه‌ایش داریم یا موسیقیه که و منطقه ترکستان یا منطقه لکنشین و منطقه لرستان وجود داره که یانه قرار هست که و شهر سلیمانیه و مال تنبور سلیمانیه روشنبیری قراره که یانه کاریل پژوهشی بیشتری و میلیان انجام بود قراره که همکاری بود که کاریل پژوهشی بیشتر و میلیان انجام بود و من کتابی که نیسام راجع به تنبور که ریشه تمام مقامل تنبور رپرتوار تنبور کار کردم اویش قراره و ایره و مال تنبور سلیمانی انجام زۆر باشە ئەگەر بە خێرایی باستێک لە بەڵگە فیلمەکان بکەین کە تایبەتت کردو بۆ ئەم بوارە زۆرێک لە سەردانە مەیدانەکانە خۆت کردوتە بە با بڵین دواتر وەکو بەڵگە فیلمێک نمایشێکی یاخود بە تایبەتی مەبەست بووە کە بەڵگە فیلم لەسەر لێکۆڵینەوەکانی خۆت بکەی دەربارەی ئەو ئامێرانە یه دفعه صحبت کردم راجع به هری چند دقیقه راجع به فیلمی که پژوهشی و راجع به تعمیر انجام بیه ولی اتفاقا الان راجع به فیلمی که راجع به شهر سلیمانی سازیمه یک مستندی که خب اساتید موسیقی این شهری شونام حضور دارن که قراره که باز اویش ویره کامل بو هنوز کامل نویه و قراره ویره کامل بو منتشر بکیم پخش بکیم زۆر باشە دەستەکانت خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز فەرید ئیلهامی سپاس کە ئەم ئێوارەیە لەگەڵ ئێمە بووی و کە تت بە ئێمە بەخشی سپاس بۆ تۆ خواهشکم منیش فرا خوشحال بیم که با تلویزیون کردزاد و خدمتتان بیم و باعث شانازی افتخار دووبارە بەخێر بێ سپاس دەکەم